بەڵێ لە تەوەری دومی بەرنامەی بەینی باش کوردستان باز لەو گۆڕانکاریانە دەکەین کە وا بڕیارە و بەتەمایە بکرێت لە پرۆگرامی خوێندن باز لەو میکانیزمیانە دەکەین گۆڕانکاریەکان چین ئایا داوامی خوێندنکەی دەست پێ دەکات و لە ئێستا وادەی دیاریکراوە لە مانکاتدا ئایا منهەج زیاد و کەم دەکرێت و ئامانجێتی ئێمە بەگشتی وردەکاری ئەم مۆزوعە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان ئەویش مامۆستا ئەحمەد کەرکووکی بەرپرسی ڕاگەیاندنی یەکێتی مامۆستانی کوردستان کە بشێکی ڕاستەخۆ لەگەڵمان دەبێت. سڵاو لێبێ مامۆستاگیان، بەنی و باش ئەمێ بزانم ئەم گۆڕانکاریانێک کەوا بڕیارە لە پرۆگرامی خوێندندا بکرێت گۆڕانکاریەکان چین بە چ میکانیزمێک دەکرێت و چی دەگرێتەوە؟ سڵاو لە بینەرانی کەناڵی NRT بە ناوی خوای گەورە و میهرەبان. بەنسبەت مەسەلەی ئەم گۆڕانکاریانەی کە باسەکرێت و لیژنەی بۆنداندراوە، خۆتان ئاگادارن کە لە 2015ەوە ئەتوانم بڵێم قەیرانی دارایی و قەیرانی بڕینی پاشەکەوتی نایاسایی لەسەر فەرمانبەر و مامۆستایان و کێشەکانی پرۆسەی پەروەردە و ئەمانە وایان کردووە کە ئەو سیستەمەی کە پێشتر لە لبنانەوە هێندرا بوو ئەنجا بە ناوی سیستەمی سویدی بێ یان هەر ناوێکی تر بێ کە کۆپی ئەو وڵاتە بوو هێنایان بەڕاستی کێشە و گرفتێکی زۆری بۆ مامۆستا و قوتابیان و تەنانەت کۆی پرۆسەکە کرد. خۆی سیستەمەکە سیستەمێکی باش بوو لە ڕووی زانستیەوە، بەڵام لەبەرەوەی ئامادەباشی بۆ مامۆستایان نەکرا بوو و ژینگەی قوتابخانە لەبار نەبوو. کۆمەڵێک هۆکار بوونە ئەوەی کە پێویستە منهەجی پرۆگرامەکان بگۆڕێت، بگرێت چەند ساڵ 5 ساڵ جارێک کۆنفرانسێک بکرێت و کۆنگرە بکرێت و منهەجەکە بگۆڕێت. و خۆتان شەزانن ئەمە 4 ساڵە سیستەم و پرۆگرام و خوێندن لە هەرێمی کوردستان بێسەروبەریەکی پێوەیە. دەسەڵاتەکان دراوەتە پەروەردەکان، تەنانەت دراوەتە قوتابخانەکان کە هەندێک منهەج داخیلەکە و هەندێک داخیل ناکرێ. ئەمانە و قەیرانی مەسەلەی دارایی و ڤایرۆسی کۆرۆنە و بڕینی موچە و ئەمانە هەمووی وای کرد کە ئەو منهەجەی کە دانراوە تەواو نەکرێت، چونکە بە پێی پێوەری ستاندەری جیهانی دەبێ منهەج کەمترین شت دەبێت 200 ڕۆژ دەوامی قوتابخانە بکرێت و ئەکاتە 30 هەفتە و 900 بۆ 800 بۆ 900 کاتژمێریش دەوام بکرێت. باشترین دەوام کە لە کوردستانە کراوە لە 2012-2013 130 ڕۆژ دەوام کراوە. لە باقیەکەی بە هیچ شێوەیە نەگەیشتۆتە ئەو ستاندەری جیهانی. و پارەکەش خۆتان ئیمساڵ خۆتان نەزانن کە پۆلی 1 بۆ 11 بە هەمووی چ ڕۆژ دەوام کراوە و پۆلی 12 زیاتر لە 2 مانگ دەوام کراوە. ئەمە هەمووی ئەوەمان پێ ئەڵەیە کە پرۆسەی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان بەرەو قەیرانێکی گەورە و بەرەو داڕوخاندن ئەڕوا. ئێمە وەکو یەکێتی مامۆستایان داوامان کردوە چەندین جار دەستکاری منهەج و پرۆگرام بکرێت کە بگونجێ لەگەڵ کاتەکانی دەوام و دەستپێکردنی دەوام، چونکە ئێمە کێشەکە هەر ئەوە نییە مەسەلەی دەوام و بەڵکو کاڵێم ژینگەی قوتابخانە ئێمە زیاتر لە 2000 قوتابخانەی دوو دەوامیمان هەیە. ئەو پرۆگرامەی کە هێندراوە دەبێت 6 کاتژمێر دەوام بکرێت، بەڵام جاروە هەبوو کە بەهۆی ئەو ڤایرۆسی کۆرۆنا 3 ڕۆژ بەر 3 ڕۆژ بوو کە پرۆژە یەکێتی مامۆستایان بوو، بەڵام لە ئاخریە جێبەجێکرا دواییش هەر هەڵگرترا بووە مەسەلەی ئەلکترۆنی کە ئەوە نەباری دایک و باوک و مامۆسا و قوتابی گرانتر کرد و لە ڕووی دارایی و لە ڕووی معنەوی و لە ڕووی دەرونیشەوە کە قوتابی بە هیچ شێوەیەک نابێت لە دەرەوەی قوتابخانە بە خوێندن و وانە بکرێت. ئەم هۆکارانە ئەوە بوو کە ئێستا وەزارەتی پەروەردە هەستاوە بە دەستکاریکردن یان گۆڕینی سیستەمی پەروەردە یان منهەجەکە. ئەمەش چەند جەرچەیەک کراوە و ئێستاش بڕیارە لە بەڵێ. بەڵێ مامۆستاتەوە لە قسەکان تا ئاماژە بۆ کرد کە پێویستە دەرفەتێکی تر ئەم سیستەمات. بەڵێ تۆ لە قسەکان تا ئاماژە بۆ کرد کە پێویستە خوێندکاران 800 بۆ 900 کاتژمێر دەوام بکەن و سەردانی خوێندنگاکان بکەن و وانە بخوێنن. بەڵام لە ئەم ساڵدا هەم دۆخی کۆرۆنا هەیە، ئەمە تا چەند گرفت هەم بۆ خوێندکاران خۆی دروست دەکات لە گەیاندنی زانیاریەکان. لە هەمان کاتدا ئەمێت میبەستمەوە بۆ پرسیارێک کە باس لەو گۆڕانکاریانە کرد کە لە منهەجی هەروەها پرۆگرامی خوێندندا دەکرێت، تەنها لە برەوەی کە ئەو شوازە نوێی کە هێنراوەتە هەرێمی کوردستان کە بەکار دەهێنرێت. ئایا ئەمە وای کردووە کە مامۆستایان خولی تایبەت یاخود
دەورەی تایبەت بە پێی پێویست نەبینن کە بتوانن لە ڕێگەیەوە بەو شێوازنەوەی کە باست لێوە کرد بتوانن وانە بە تەواتی بە خوێندکارەکان بگێنن لە هەمان کاتدا زانیاری تەواتی خوێندکارەکان لە ڕێگەی وانەکانەوە دەستیان بکەوێت ئەمێ باس لەوە بکەم ئەم ساڵ تا چەند دۆخی کۆرۆنا کاریگەر بووە لە گەیاندنی زانیاریەکان لە کەمتر گەیاندنی زانیاریەکان بە خوێندکاران. بەڵێ مەسلەی دۆخی کۆرۆنا بەڕاستی کێشەی کۆرۆنا زۆر گەورە کرایەوە چکە ناکرێت وەزارەتی تەندروستی ئەمر بەسەر وەزارەتی پەروەردە بکە یعنی ئەمە بەڕاستی دڵە ڕاوکێکی گەورەی لە ناو قوتابیان و مامۆسایان و ناوەندەکانی خوێندن ئەنجامدا چکە ئەوەی کە ئێمە زاین بە پێی زانستیەکان زیاتر ئەوانەی کە تووشی کۆرۆنە بوون بە تەمەنەکان بوون زیاتر ئەوانەی کە توش بوون لە بازار بوون تۆ مۆڵەکان کراوە بوو بازار کراوە بوو هاتوچۆ کراوە بوو تۆ پەلەمارتدا قوتابخانەکانت داخست کە ئێمە بەڕاستی وەک یەکێتی مامۆستایان ناڕزاییمان دەربڕی دەبواە ناوەندەکانی خوێندن بکرایەوە بە پێی ڕێنمایەکانی تەندروستی بە پێی ئەو ڕێنمایانە کە ئێمە وتمان 3 ڕۆژ بە 3 ڕۆژ بەڵام بەداخەوە دوای 2 مانگ ئەمجا وەزارەتی پەروەردە قەناعەتی بەو بابەتە کرد و بابەتی کڕۆنەش بەڕاستی بدایەت ئەوەنەی مەسەلەکە سیاسی بوو ئەوەنە مەسلەی تەندروستی و زانستی نەبوو کە شتەکە ئاشکرا بوو لە بەغا دەوام هەبوو لێرە لە هەرێم بایکۆت بوو یان نەچوونە دەوام و لە ڕێی ئۆنلاین و ئەمانە کە بارگرانیەکی زۆری کردە شان قوتابیان و شانی مامۆستا ئەمانە بووە هۆی ئەوەی کە ئاستی زانست لە هەرێمی کوردستان زۆر دابەزیوە ئەگەر بێن بەراودی دەوڵەتەکان و بەراودی عێراقی کەین زۆر کە من ئەڵێم چ ڕۆژ دەوام کراوە پۆلی 12 کە حساسترین پۆلە ئامادەکردنە بۆ زانکۆ تقریبا 2 مانگ و نی و 3 مانگ دەوامی کردووە کە ئەمە ئەکار 90 ڕۆژ بەڵام ستاندەری جیهانی 200 کاتژمێرە و هەروەها بژێوی ژیانی مامۆستا مەسلەی موچە بووە مەسلەیەکی چێشمی سیاسی ئەوەنەی مەسلەی پێنەدانی موچە و لێبڕینی نایاسایی بۆتە چێشمی سیاسی و دوو ئیداری و نەبوون کە مانگەکەی تر خۆیان بە ئاشکرایان وت دەفەرێک ناینێرێ دەفەرێ ئەینێرێ ئەمە چ پێوەرێکە چ پلانێکە چ بەڕێوەبردنێکی کاری حکوومەتە بەڕاستی ئەمانە هەمووی وای کردووە ئاستی زانست و زانیاری و فێرکردن بچێتە ئاسێکی زۆر نسم کە ئیستا قوتابی لە 6 سەرەتایی ئەچێتە یەکی ناوەندی بەڕاستی هەنێ هەیە ناخۆی نازانێ بنووسێ پیتەکان ناناسێتەوە وە پۆلی 1 و 2 و 3 بنەڕەتی بە هەمان شێوە هەتاکوی ئێستا 2 قۆناغی زیاتر لە 12 پیت نەخوێندراوە ئەمانە هەمووی ئەوەمان پێ ئەڵێ بەڕاستی حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە دەبێت چاوخشاندنێکی تەواو بە سیستەمی منهەج و پرۆگرام بکات بەڵام سیستەمی منهەج و پرۆگرام هەر مەسەلە گۆڕین نییە ئێمە چەند بنەمایەکی ئەساسی هەیە چەند خاڵێک هەیە کە ئەمانە زۆر گرنگن ئەم چەند خاڵە دەبێت تەواوکەری یەکتری بن کە مەسلەی پرۆگرامێکی وابێت کە بگونجێ لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەی کە 2000 قوتابخانەی دوودەوامی هەیە کە لە 150 قوتابخانەکان پێویستی بە نوێژنکردنەوە هەیە زیاتر لە تقریباً 274 قوتابخانە تاقیگەی نییە ئەمانە هەمووی دەبێت لەگەڵ منهەجەکەیان ڕێک بخرێ بژێوی ژیانی مامۆستا لە ڕووی مادی و معنەویەوە و هەروەها قوتابیان دەبێت باری قوتابی لە پۆلەکانە 50-60 دەبێت ستاندەری جیهانی لە 25 بۆ 30 بێ یعنی دایک و باوک ئامادەیی دایک و باوک بۆ ڕۆڵەکانیان ژیانی ئابووری کە لە هەمووی گرنگترە و ژیانی سیاسی کە هەموو ڕۆژێ ئەبینین کە تەنانەت پەرلەمانەکەشەوە تا پەکخراوە کە داوای مافی مامۆسایان و فەرمانبەرانەکەن لێبڕینی موچە ماقول نییە دۆلار لە 127 بوو بەرمیلێ دۆلار ئێستا 77 ئەم حکوومەتە بەڕاستی حکوومەتایەتی وا نابێ ئەمانە هەمووی هۆکارن نەبوونی بوجەیە بۆ وەزارەتی پەروەردە کە لە 105 بۆ دانراوە بەشێک باز لەوە دەکەن کە یەکینۆ دیاریکراوە بۆ دەستپێکردنەوەی دام ئایا پێش دەخرێت یاخود دوا دەخرێت وادەیەکی دیاریکراوە هەیە کە خوێندکاران دووبارە بڕۆنەوە بەردەم پرۆگرامی خوێندن دووبارە دەست بە خوێندن بکەنەوە مەسەلەی دەوام ئەوە بە پێی یاسا و ڕێسا لە 15 دەست پێ ئەکات ئەوە دەستپێکی خوێندنە و قەرارە بەڵام کە وەزیر ئەو ڕۆژە باسیەوەی کرد لە 1 نۆ
بۆ پۆلی 1 و 2 3 و ئەوانە و لە 9 بۆ قۆناغەکانی تر ئەوە دەبێت پێویستی بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران هەیە بۆی دەستپێکی خوێندن بکرێ بەڵام دەستپێکی خوێندن بەم هەموو کۆمەڵە کێشانە و مەشاکلانەوە بەڕاستی هەر وەکو ئەوانەی پێشووی لێ دێت ناکرێت ئێمە هەر باسی وەزارەی پەروەردە ناکەین وەزارەتی خوێندنی باڵاش بڕۆ لە پۆڵێنی جیهانیەکانە وەزارەت زانکۆکانمان لە دواترین قۆناغەکانی پۆلێنەکانە ئێمە لەم گۆڕینەیە بەڕاستی کە بە تەمای کۆنفرانسێکین ئەمانە هەمووی دەبێ باس بکرێ و پەنجە برێتە سەر خاڵەکان و بۆ چارەسەکردن بۆیە بەڕاستی دەستپێکی خوێندن بەم شێوەیە بێت زۆر زۆر زەحمەتە کە خوێندن دەست پێ بکە لەم لاوە پاشەکەوتی موچە و بڕینی موچە لەسەر مامۆسایان و بژێوی ژیانی مامۆسایان و بارگرانی قوتابیان کە ئەمە بەڕاستی ئەمانە دەبێ حکوومەت خۆی دەعمی بکە ناکرێت لە دەوڵەتەکانی تر بژێوی ژیانی مامۆسا قوتابی مەسەلەی ئامێرەکانە ئالوودە بۆ بە ئەلکترۆنیەکان ئەمە دەبێت چارەسەر بکرێت لە سیستەمەکەیە باس کرێت بەها باڵاکان ینی بەلا ڕێبردننی قوتابیان خۆشەویست ئاشکردنەوەی قوتابی بە ژینگەی قوتابخانە ئاشکردنەوەی مامۆسا یعنی قوتابی لە 1985 تووشی ئالوودەی ئەلکترۆنیەکان بوونە ئەمە هەمووی ئەمە وەزارەتی پەروەردە حکوومەتی هەرێم بەرپرسە دەبێت لە سیستەم و منهەجەکە بابەتی تازە و نوێ بێ بۆ ئەوەی چارەسەری ئەم کێشانە بکات بەکارکردن ینی دۆزینەوەی هەلی کار بۆ قوتابیانی پۆلی دەرچووی یەکەم و دووەم و سێمی زانکۆکان لە 2015 هەتاکو ئێستا زیاتر لە 1500 قوتابیە دانەمەزراوە ئەمانە هەمووی قوتابی بێهیوا ئەکات دەبێت ئەمانە چارەسەر بکرێ و چاوخشاندنیەکی پێ بکرێت چونکە پەروەردە پێشکەوتنی هەموو وڵاتێک بە پەروەردە و پێگەیاندنە. بەڵێ مامۆستا لەگەڵەوەدا کە ئەمەژە بۆ کرد 15 خوێندکاران دەگەڕێنەوە خوێندنگاکان ئایا لە دەستپێکی ئەو کاتەدا خوێندکاران ئەو منهەجە یاخود ئەو پرۆگرامی خوێندنە خوێنن کە لەم ساڵدا بەهۆی ئەو دۆخۆ کارێمی کوردستانی گرتەوە نەیانتوانی زانیاریەکان بە تەواوەتی بگەێنرێت بە خوێندکاران یاخود تەرکرا ئایا ئەم خوێندنە ئەخوێنن یاخود دەستەکەم بە ساڵێکی نوێ؟ طبعا لە ساڵێکی نوێ ئەم منهەجەی کە بڕیارە ماوەیەکی تر کاری لەسەر بکرێ ئەنجا ئەویش ئەو سەرپەرشتیار و ئەو بڵێن کەسانەی کە سەرپەرشتی لیژنەکانەکەن ئەوانە بڕیار ئەدەن ئایا منهەجەکە بگۆڕێت یان دەستکاری بکرێت ئەگە بگۆڕێت تەمان بۆ ساڵی داهاتوو ناکرێت چونکە منهەج گۆڕین ئاسان نییە بەڕاستی دەبێت خول بۆ مامۆسایان بکرێتەوە زەمینە ساسی بۆ بکرێت و وەزا حکوومەتیش بودجەیەکی باشی بۆ دابنا چونکە ئێمە پێشتر ساڵانە پێویستیمان بە چاپکردنی 20 میلیۆن کتێب هەبوو کە 1400 ناونیشان بوو کە لە 1975 ئەگەیشتە دەست قوتابیان جاروە هەبوو بە 2 مانگ بە تایبەتی پۆلی 12 ناگەیشت ئەمە کولفەیەکی زۆری ئەوێ دەبێ حکوومەت ئامادەباشی هەبێ کە پاڵپشتی پرۆسەی پەروەردە و خوێندن بێ لە هەرێمی کوردستان ئەگەر بەم شێوەیە و بەم نەفەسە بێ نەخێر سەرکەوتوو نابێت بە تایبەتی مەسەلەی بژێوی مامۆسایان و بڕینی موچە و هەروەها ژینگەی قوتابخانە ئەمانە هەمووی هۆکارن ڕێگرن بۆ ئەوەی کە ئەگە حکوومەت چاو بەخۆیان نەخشێنێ یعنی ناکرێت ئیمساڵ لە تاقیکردنەوەکانە لە 1975 فێنکەرەوە لەلایەن خێرخوازان دابین کراوە لە 1925 حکوومەت یعنی قوتابخانە تاکو ئێستا 1000 قوتابخانە لەلایەن خێرخواز و ڕێکخراوەکان دروست کراوە ئەی ئیشی حکوومەت چییە؟ یعنی ئەمە بەڕاستی ئەوەمان پێڵێ پرۆسەی پەروەردە و خوێندن لە حاڵەتێکی زۆر مەترسیدارە نەوەیەکی نەخوێندەوار و مستەقبەلی دیار نییە ئامانجەکانی دیار نییە کە تۆ باست کرد ئامانج لە گۆڕینی منهەج ئەوەیە کە بەکارکردنی هەری بازار یعنی گرنگیدان بە کۆمەڵی پێوەری پیشەیی بێت سیاحی بێ نەود بێ کانزاکان بێ دەبێت ئەم بابەتانە بێتە پێشەوە بۆ لێ قوتابی و کە تەخەڕوجەکە هەلی کاری هەبێ چونکە گەنج و قوتابی پێویستی بە چی هەیە خان و خێزان هەلی کار کە تۆ ئەمانە نەبێت ئەوەتانی ڕۆژانە بە سەدان خەڵک بە سەدان گەنج بە سەدان هێز و توانە ئەچن ڕوو لە دەوڵەتەکانی تر ئەکەن و کۆمەڵێک شیە بێتە قوربانی ئەمە هەمووی هۆکاری ئەوەیە کە حکوومەت بەڕاستی شکستی هێناوە ئەگەر پێداچوونەوەی بەکار و
بەرنامەی نەکات سەرکەوتوو نابێت. بەڵێ مامۆسامێ باز لە کاتی درێژکردنەوەی دەوام بکەم بەتابەت لەم ساڵدا خوێندکاران کەمتر کاتەکانیان لە خوێندنگاکاندا بووە بەڵام لە ساڵی داهاتوودا هیچ بڕیارێک درراوە بۆ درێژکردنەوەی کاتی دەوام گەروا بێت لە چ مەکتەبێکدا ئەو بڕیارە جێبەجێ دەکرێت و چەند کاتژمێریش خوێندکاران زیاتر لە خوێندنگاکان ئەمێنەوە و درێژ دەکرێتەوە. ئەو ئەمینێتەوە سەر ئەوەی کە بەڵێ ئێستا تەسریحات زۆرە درێ بەڵام تۆ نازانی لە 1 یان 15 ئەو کاتە وەزعەکە بە چ شێوەیەکە بەڵام بە هەموو پێوەرەکان کە سیر ئەەکەین وەزعەکە بەرەو هێوربوون و ئاسانی و بەرەو ئارامی دەڕوا ئەمەش دەبێ حکوومەت بەڕاستی وەکو وتم کار درێژکردنەوە دەبێ بەرنامەی هەبێ بە سیستەم کار درێژکە نەک هەر ڕۆژی بڕیارێک دەربکە کە ئەمە بەڕاستی مەترسیەکی گەورەیە هەر ڕۆژی بە شێوازێک لەگە قوتابیان ناکرێت لە چەند قوتابخانەیە قوتابی کات درێژکرێتەوە لە هەندێک شت بەو شێوەی نەبێت دەبێ بەرنمەیەکی مرکزی بێت یعنی ناکرێت لە خوێندنی ئەهلی بەردەوام بکرێت و ئیشەکان بەڕێو کوپێکی بڕوا بەڵام حکوومەتە بەو شێوەیە نەبێ بەڵێ پێویستە کات بە جۆرەی منهەجەکە چونکە ئەم منهەجە پوخت و کورتەکرێتەوە بۆ ئەوەی قەرەبووی 2 ساڵی ڕابردوو بکات بۆ ساڵی ئایندە و ئەمەش پێویستی بە ڕەبتکردنی مادەکان هەیە بە تایبەتی پۆلی 1 و 2 و 3 ئەمانە دەبێ منهەجێکی وایان بۆ دانرێت کە تەواوکەری یەکتری بێ و هەروەها پۆلی 6 لەگە پۆلی 7 پۆلی 12 لەگە زانکۆ دەبێت زانکۆش پێداچوونەوە بە منهەج و سیستەمەکەی خۆی بکە لەو تەقلیدیە ڕزگاری بێ لە پۆلێنەکانە بەڕاستی چاو بە خۆیان بخشێنێ نابێ بەم شێوەیە بێ بەڵێ زەرورە کات درێژ بکرێتەوە بەڵام ئێمە دوودەوامیمانەیە زیاتر لە 2000 قوتابخانە دوودەوامیە 100 قوتابخانە سێدەوامیە ئەمانەش دەبێت حکوومەت بەڕاستی بە جددی چارەسەری بکە ئەگەر بەتەمای ئەوەیە کە پرۆسەی پەروەردە و فێرکردن بەرەو پێشچوون بڕوە. بەڵێ لە قسەکان ئاماژە بۆ کرد کە ناکرێت منمێ بزانم ئەی وەزارەت لێرەدا جێبەجێی ناکات کە ئەو بڕیارە دەکرێتە جێبەجێکردن و ئەنجامی بدەن لە هەمان کاتە بۆی زانیاریەکان بە تەواوەتی بە خوێندکاران بگات و ئەو زمینە سازی کە باز دەکرێت ئایا ئەمانە بە تەواوەتی ناکرێت یاخود ئەنجام دەدرێت و بڕیاری لێوە دەدرێت. کێشەکەی ئێمە ئەوەیە کە بڕیار زۆرە ئەگەر لە پەرلەمانە حکوومەتە بڕیار زۆر ئەدرێ بەڵام جێبەجێکردنی ئەو بڕیارە هیچ زەمینە سازیەکی بۆ ناکرێت ئێمە بەڵێ ئێمە لەگەڵ ئەوەین کە کاتی دەوام درێژ بکرێتەوە لەو قەتیسەی سە دەرچێت یعنی کاڵین سێ دەوام 2 سعات دەوامەکرێت بەڵام بە پێی ستاندەر دەبێت 6 سعات کەمتر نەبێت ئەمانە دەبێت ئیرادەیەک هەبێت لەلایەن حکوومەتەوە ئەنجومەنی وەزیران دەبێت بڕیارێکی تۆکمە بدرێ میزانەیەکی چاک و بە پێی پێویست بۆ وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا دیاری بکرێت دەبێت کەسانی پسپۆر لەو بوارە کار بکەن دەبێت ژینگەی قوتابخانە ڕێک بخرێت دەبێت ژیانی مامۆستا ڕێک بخرێت ئەخە تۆ بەبێ هیچ زەمینە سازیەک بڕیاردان هەروە ئاسان نییە جێبەجێش ناکرێت بەڵێ ئەگەر ئەوانەی کە باسم کرد زەمینە سازی نەکرێت بڕیار با هەر دەربکرێت چەندین ساڵە بڕیار دەرەکرا لە دەڤەری لای سلێمانی ئەوانە بایکۆت بوو ئەوانە هەمووی هۆکار بوون کە نابێت بەڕاستی ئەمانە دەبێت هەمووی چارەسەر بکرێت بۆ ئەوەی قوتابی ڕزگاری بێ لەو نەخوێندەواریە نەخوێندەواری بەوەی کە هیچ زانستێکی پێ نادرێت وەکو وتم ئالوودە بووە بە ئامێرە ئەلکترۆنیەکان ینی بەڕاستی وای لێ هاتووە ئێستا دایک و باوک زۆر نیگەرانن لەو وەزعی کە هەیە کە قوتابی بەڕاستی ئەم قوتابیانە وەکو جاران نەماوە ئێستا دوور کەوتۆتەوە لە پرۆسەی پەروەردە و خوێندن پرۆسەی پەروەردە و خوێندن ئێستا بەس بۆ شەهادەیە شەهادەکەش بۆ ئەوەیە کە ئەیبیستین کە هەمووی ڕوو لە هەندەران واکە بۆیە دەبێ ئیرادەیەکی بە قووەت و بەهێز هەبێ و بڕیاری بەدەست بێت و بودجەیەکی باشی بۆ دانرا ناکرێتەوە 21,000 مامۆسای وانە بێش هەرچی بابەتە گرنگەکان هەیە لە دەرەوەی شار قەزا هەیە هەمووی بە مامۆسای وانە بێش پڕ کراوەتەوە ئەی ئەمانە چێ خولی بۆ کاتەوە چێ ئەتوانێ دابینی ژیانی بکە ئەگە حکوومەت هەڵنەسێ بەو کارە 21,000 ئێمە داوامان کردووە گرێ بەس بکرێ و دەورەیان بۆ بکرێتەوە و دابینی وەزعەکەیان بۆ بکرێت ناکرێ ساڵانە ئێمە زیاتر لە 1000 مامۆستا خانەنشین نەکرێ یەک مامۆستا تەعین ناکرێت لە جێی لە 2015 هەتاکو ئێستا حیساب کە چەند ساڵە
یعنی بەڕاستی مامۆستابێکمان باز لە مامۆستایانی درێبەست و مامۆستایانی وانەبێژەکەی بەڵام لە کۆتاییدا بەڵام ئێستا ئەو پرسیارم لا دروست بە لە قسەکان تا ئاماژت بۆ کردکە خوێندکاران لە خوێندن دوورکەوتنێتەوە کاتە چی بکرێت کە خوێندکاران ئاش ببنەوە بە خوێندن دەکرێت لە ئێستادا بڵێن کە خوێندکاران بەرامبەر بە خوێندن و مەنهەجی خوێندن تۆراون؟ تەمان تۆراون یعنی وای لێ هاتووە کە قوتابی لە قوتابخانە کتێبەکانی ئەدرێنێ و فڕێ ئەدا ئەمە دیاردەیەکی زۆر ناشرینە ئێمە لە کۆبوونەوەی ئەم ئەخیرە لەگەڵ وەزیری پەروەردەیە باسی کۆمەڵی کێشەمان کرد وانە بێژ بوو مەسلەی دڕاندنی کتێب مەسلەی نەخوێندەواربوونی قوتابی لە پۆلی شەشی سەرەتایی ئەچێتە یەکی متەوەستە نازانێ ناوخۆی بنووسێ نازانێ ڕستەیەک بنووسێ و پۆلی دوانزەش کە پۆلی دوانزە ئامادەسازیە بۆ زانکۆ پۆلی دوانزە هەرچی پرسیارەکان هەیە بە بەڵێو نەخێرە ئەمە گەورەترین زەربە لە ئاسی زانستی قوتابی ئەدات لە ڕووی پۆلێنەوە لە ڕووی جیانیەوە نابێ هەمووی بەڵێو نەخێر بێت دەبێ 6 بە 40 بێت ئەمە چەندین جار ئاگداری وەزارەتمان کردوتەوە ئەمانە هەمووی کێشەیە ئاشبوونەوەی ئەوەیە کە لە پشووی هاوینە ئەتوانن دەورەی سەیفی بکرێتەوە و ئاشبوونەوەی ئەوەیە کە وەکو وتم زەمینە سازی بۆ قوتابیان بڕەخسێ قوتابخانەیان خۆش بوێ و کاری ڕاگەاندنەکانیش ڕۆلی بەرچاویان هەبێ بە تایبەتی بەڕاستی ڕاگەاندنەکانیش هەندێک کەڵان کەناڵ هێز ڕوخێنەری پرۆسەی پەروەردە و فێرکردن و کەلتوری ڕەسەنی کوردەواریە کە ئەمە جێگەی نیگەرانیە یعنی هۆکارەکان هەمووی هاندەرن بۆ ئەوەی قوتابی واز لە قوتابخانە بێنێ تووڕە بێت ئێمە ساڵانە زیاتر لە 30,000 قوتابی واز لە خوێندنەیەنێ کە پار و ئیمساڵ زیاتر بووە بەهۆی قەیرانی دارایی بەهۆی بارگرانی لەسەر قوتابیان قوتابی هەیە ماڵ هەیە سێ قوتابی هەیە دەبێ سێ ئامێری زیرەکی بۆ بکرێ ئەم پارەی لە چۆ بوو بۆ دەوڵەتەکانی تر خۆیان بۆیان نەکردن لە تورکیایە نزیکمانە 8,000 ئایپاتی بۆ ئەو قوتابینە فەقیرەکان کڕیوە بۆ مامۆسایان خول ئەکرێتەوە چیمان لەوان زیاترە کە ئێمە خاوەن نەوتین ئەوان هیچیان نییە بەڵکو لەسەر هەرێموانەیە ئەژین یعنی ئەمە بەڕاستی هەمووی ئەوەمان پێڵێ قوتابی ئاشکردنەوە دەبێت بەم شێوانە بێ لە ڕووی دەرونیەوە دەبێت کاری لەسەر بکرێ لە ڕووی کەسایەتی بپارێزرێت ئێستا کەسایەتی مامۆسا کەسایەتی قوتابی ورژاوە بەڕاستی لادراوە ئەوە باوکو دایکە مامۆسایە معموچەی نییە لە ماڵەوە بەرامبەر قوتابیەکان دەستە ڕۆیە نازانێت پێداویستەکانی دابین بکە ئەمە هەمووی حکوومەت بەرپرسە لەمانەیە حکوومەت خۆی لە دەستپێکی زەنگی خوێندنی پارەکە ئەڵێ 30,000 پۆلمان پێویستە فەرموچەنێک کراوە کە باسم کرد زۆربەی پەنا بۆ خێرخوازە بن ئەمە حکوومەتێکی خێرخوازی نییە ئەمە دەبێت حکوومەت بێ بە سیستەم کار بکات یعنی خەمینەوەی دوهاتووی هەبێت کە باس لە خوێندکارانی پۆلی 12 دەکرێت یەکسەر دەڵێن چارەنووسی ئەو خوێندکارە پێوی بەندە و داهاوتی پێوە بەندە کەواتە ئەم کەمکردنەوەی مەنهەج و پرۆگرامی خوێندنە کە لەم 2 ساڵەدا بەهۆی ئەم دۆخەوە کە هەرمی کوردستانی گرتوتەوە و ڤایرۆسی کۆرۆنا بەربڵاوە ئەمە تا چەند گرفتی زانستی لەسەری هەیە بەڵێ ئەمە دوا پرسیار بە مامۆستا بەڵێ تەبەن ئێمە بۆیە ئەم هەموو گرفتانەی کە باسم کرد ئێمە وەک یەکێتی مامۆسایان بە تەمای کۆنفرانسێک ببەستین کۆنفرانسەکەش هەم لەسەر کێشەکانی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵایە کۆمەڵێک تەوەردانراوە بۆی ئەو گیر و گرفتاری کە باسمان کرد لەلایەن پسپۆرانەوە بتوانین پرۆژەیەک بدەین لە حکوومەتی هەرێم و وەزارەی پەروەردە بۆی کاری لەسەرکە بەڵێ کاریگەری زۆر هەیە لەسەر قوتابی پۆلی 12کە ئەو هەموو مەنهەجە کورت دەکرێتەوە بەڕاستی تەسیرێکی زۆری کردووە کاتێتە زانکۆ بەڕاستی ئەو بابەتانە ئێمە داوامان کردووە ئەو مەنهەجەی کە کورت دەکرێتەوە ئەو بابەتانە بێ کە قوتابی ئەچێتە زانکۆ ئەچێتە ئەو بەشانە تەبەن زانکۆش دەبێ چاوخشاندن بە مەنهەجەکەی بکە کە هەلی کار بۆ قوتابی بدۆزێتەوە چکە زانکۆ بۆ پێگەیاندن و تێگەیشتنی زیاتری قوتابیە بەڵام زانکۆش بە ئەرکی خۆی هەڵ نەساوە بەڵێ کاریگەریەکی نەرێنی زۆر لەسەر دەرونی قوتابی پۆلی 6 نەکەرەوەش هەر قوتابی پۆلی 6 هەر بە مەرزەمەکڕینەوە زیاتر لە 2 ملیۆن دینار دەبێ بدرێتە مەرزەمە مامۆسای خصوصی جاران کەی ئەمە هەبووە جاران هەر هەمومان کە پۆلی 12مان تەواو ئەکرد وەختی خۆی نە مامۆسای خصوصیمانە بوو نە کەس دەرسیەدا بەو تەلەبانە مەنهەجەکەش زۆر بوو ئێستا وای لێ هاتووە مامۆسای خصوصی و دەرسی خصوصی ئەمانە دەبێت حکوومەت بەڕاستی کۆنتترۆلی کە ناکرێت مامۆستا لە دەرەوەی قوتابخانە دەرس بە قوتابیەکانی خۆی بدات بەڵام لە ناو قوتابخانە بە ئەرکی خۆی هەڵنەسێ
کەواتە ئەم دیاردانە بەرەو بڵێن ئەهلی و زیادکردنی خوێندنگەی ئەهلی ئەمانە هەمووی ئەوەمان پێ ئەڵێ کە بەڕاستی حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا ئەتوانم بڵێم کەوتۆتە قەیرانێکی زۆر قولەوە ئەگەر بەم شێوەیە بڕوات بەڕاستی مستەقبەلی قوتابیانمان هەمووی نادیارە بێت. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا ئەحمەد کەرکووکی بەرپرسی ڕاگەاندنی یەکێتی مامۆستانی کوردستان بەشێک ڕاستەخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ.